مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ کرد بۆ هەڵواسینی پۆستەر و فلێکسی کاندیدان و لیستی 285 کۆمەڵ. بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری لەبارەی لیژنەکانەوە دەڵێت لە سەرانسەری هەولێری پایتەخت تیمەکانی بانگەشەی لیستی 285 سەرقاڵی هەڵواسینی پۆستەر و فلێکسەکانی لیستی کۆمەڵی دادگەرین. دەستمان بە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن کرد لە سنووری پارێزگای هەولێر لە سنووری مەڵبەندەکەی خۆمان. سنوورەکەمان دابش کرد بەسەر 4 زۆندا. ئەم شەو زیاتر لە 10 تیممان بە شێوەیەکی مەیدانی بەیەکەوە دەرچوین و بە شێوەیەکی چڕ دەستمان پێکردو و لێرەوە داوا لە دەنگدەران و دانیشتوانی شاری هەولێری ئازیز و خۆشەویست دەکەین کە پاڵپشتی لە لیستەکەمان و لەو پۆلە لە کاندیدە بەهێزانە و دەستپاکانی ئێمە بکەن. هەندێک لە تیمەکانی مەڵبەندی هەولێر ئەم شەو لە نێو شار کە ئێستا ئێمە لەگەڵیانداین و لە خزمەتیانداین دەستیان بە هەڵمەتی هەڵواسینی پۆستەرات و فلێکسات کردووە. دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی کارێکی باشە زۆر بەگەرمی لەوانەیە ئەگەر بیانی خەڵک تەماشای شاری هەولێر بکە گۆڕانکاری باشی بەسەردا هاتبیلەوەی کە فلێکسی کاندیدەکان لێ دەدەن. گەنجانی خوێنگەرم و دڵسۆز و قوتابیان و لاوان خۆبەخشانە لە سەرجەم شەقام و شوێنەگەشتەکانی هەولێر کار بۆ گەرمکردنی بانگەشەی لیستی پرتەقاڵی و ناساندنی کاندیدان بە جەماوەەر دەکەن. دیارەوەکو ناوەندزان کۆپەیماکانی هەولێر ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەروەکو برایانمان هەستاین بە هاو بەشیکردن یارمەتیدانی لیستی کۆمەڵی دادگەری کۆمەڵی دادگەری کوردستان کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ژمارە 285 هیوادارین ئەم مادووبوون و ئەزیەتەمان جێخۆی بگرێت و کۆمەڵی دادگەریش ئەنجامێکی باش بەدەستمێت لە هەڵبژاردننی داهاتوو. شێوازی دابەشکردنی پۆستەراتەکان دابەز بوون بەسەر 4 بازنە، هەر بازنە و کۆمەڵێک برا و هەندێک فلێکس و پۆستەرات هەیە دابەشیان کردووە. ئێمەش وەکو ئەو برایانە هەستاوین بە بەستن و دابەشکردنی فلێکس و پۆستەراتەکان. کۆمەڵی دادگەری بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ کردو تا کۆتا ڕۆژی بانگەشە بەردەوام دەبێت. کۆمەڵ بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین بە ژمارە 285 بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.